بەڕێزان ئەو کاتتان باش ئاماژە بە نووسراوی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بە واژووی ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تایبەت بە بڕیاری ژمارە 33 هەندێک زانیاری هەیە پێویستە لە سیستەمی ئی پەروەردە تۆمار بکرێت. ئەو زانیاریانە تۆمار دەکرێت بۆ هەموو مامۆستایان و فەرمانبەرانی هەمیشەیی و گرێبەست، تەنها هەمیشەیی و گرێبەست کە پێویستە هەموو بەکارهێنەری قوتابخانەکان و بەکارهێنەری پەروەردە گشتیەکان ئەو زانیاریانە تۆمار بکەن. زانیاریەکان بریتین لە هەر کاتێک کە داخل دەبی سەر ناوی مامۆستایەک یان فەرمانبەرێک پێویستە ئەو زانیاریانەی خوارەوە تۆمار بکرێت. یەکەم زانیاری کەوا ژمارەی کەسی بێهاوتایە UPN Unique Personal Number، ئەو ژمارەیە پێویستە بەڕێوەبەراتی ژمێریاری لە پەروەردەی قەزاکان و لە هەموو دام و دەستگاکانی سەر بە وەزارەتی پەروەردە بەلست بینێرن بۆ هەموو قوتابخانەکان و پەیمانگاکان بۆی ئەو ژمارەیە تۆمار بکرێت. یەکەم شت ئەو ژمارەیە تۆمار دەکرێت ژمارەیەکی بێهاوتایە کەواتە یەک ژمارەیە هەر کەسەک و هەر فەرمانبەرێک و هەر مامۆستایەک ئەو ژمارەیە هەیە. تکامان وایە ئەو ژمارەیە زۆر بە وردی بەڕاستی و دروستی تۆمار بکرێت. پاشان دەینە سەر زانیاری کار. لە زانیاری کار ئەو زانیاریانە هەمووی تۆمار کرایە، پێویستە ئەو زانیاریانە لێرە تۆمار بکرێت. کارکردن لە کەرتی تایبەت لە بواری پسپۆری خۆیدا ئەگەر ئەو مامۆستایە یاخود ئەو فەرمانبەرە لە کەرتی تایبەت کاری کردبیت ئەوە ئەو سەحە لێرە دەدەی، ئەو تیکە لێرە دەدەی و ماوەکەی دیاری دەکەی. ئەو پرسیارە بەدەست دەکەوێت بە لە ڕێی پرسیارکردن لە خودی مامۆستایەکە یان فەرمانبەرەکە. پاشان شارەزایی کۆمپیوتەر، ئایا ئەو کەسە شارەزایی هەیە لە کۆمپیوتەر لە پرۆگرامەکانی وێرد، ئەکسل، پاوەرپۆینت. ئاساییە شارەزایی لە هەر سێکی هەبی و ئاساییە شارەزایی لە هیچ سێکیان نەبی، کەواتە تەنها کلیکێک لێرە دەکەین و لێرە و لێرە ئەو شارەزاییە تۆمار دەکرێت. پاشان دەینە سەر بڕوانامە وەڕاهێنان. هەر کاتی ئەو فەرمانبەرە یاخود ئەو مامۆستایە خولی ڕاهێنانی بینی بوو، بەڵام تەنها لە پسپۆری خۆی ئەو ڕاهێنانانەی کەوا لە پسپۆری خۆیتی پێویستە لێرە زیادکردن داگرین و ئەوەی پێویستە بنووسرێت تەنها ناوی ڕاهێنانە، پێویست ناکات ئەو هەموو وردەکاریە بنووسرێت. ناوی ڕاهێنانەکان واتە ئەگەر کەسێک ڕاهێنانی بینیبی لە بواری فیزیا ناوی ڕاهێنانەکە دەنووسرێت، تەواو هیچ تکە ئەوانە تۆمار ناکرێت. پاشان پێویستە کاراماییەکان تۆمار بکرێت. ئەو کاراماییانەی کە ئەو فەرمانبەرەیە ئەو مامۆستایە هەیتی زمانەکان ئایا کلیک لەسەر زیادکردن دەدەین. جۆری زمان بۆ نمونە زمانی کوردی، ئەگەر زمانی کوردیم هەڵبژار شارەزاییەکەی ئەو فەرمانبەرە باشە مامناوەندە یان یاخود نازانیت لێرە تۆمار دەکرێت. دواتر هەڵگرتنی بۆ دەکرێت، پاشان بۆ زمانی عەرەبی، پاشان بۆ زمانی ئینگلیزی هەمان شت شارەزاییەکەی بۆ هەڵدەبژێردرێت. پاشەوەی ئەو زانیاریانە پسپۆڕی پیشەگر هەیە. پسپۆڕی پیشەگر زیادکردن، ئایا ئەو مامۆستایە یاخود ئەو فەرمانبەرە هیچ پسپۆری تکەی هەیە جگە لە پسپۆری خۆی یاخود شارەزایی ببورن شارەزایی هەیە جگە لە پسپۆری خۆی. هەندێک فەرمانبەر هەیە شارەزایی هەیە لە ژمێریاری، لە کارگێڕی، لە ئەندازیاری، لە ئایتی، ئەوانە تۆمار دەکرێت و ئاستی پسپۆریەکەی ئایا باشە یان مامناوەندە یان نازانم. بەڕێزان ئەو زانیاریانە پێویستە لە قوتابخانەکان تاوەکو 15 کۆتایی پێبێ پەروەردەکان و پەروەردەی گشتی و پەروەردەی قەزاکان و هەموو دام و دەستگاکانی سەر بە وەزارەتی پەروەردە پێویستە تاوەکو 25/3 تۆمار کرابێت. یەک زانیاری هەیە زۆر گرنگە، ئەویش تایبەتە بە خزمەتی هەژمارکراوی پێشوو. هەندێک لە فەرمانبەران و مامۆستایان خزمەتی پێشمەرگاتیان بۆ نمونە بۆ هەژمار کراوە پێویستە ئەو خزمەتانە دڵنیابیەوە کە ئایا ئەو خزمەتانە لێرە تۆمار کراوە یان نا. لەگەڵ ڕێزمدا زۆر سوپاس.